کوڕەکەم هێشتا چیرۆکەکەم تەواو نەبووە. مامەی گیان فەرموو قسەم بۆ بکە. هیتر لە کۆتایی دەداچی شەیدا تۆبەچی لە سوحی کرد. تەبیعی هەمومان دڵمان پێخۆش بوو، تەنانەت خەرچی گەڕەکی زۆر دڵیان پێخۆش بوو. هەموو تەمەنایان دەکرد هەموو ئافرەتێکی خراپ ئەوها تۆبە بکە و بگەڕێتەوە. ئەمن بە تایبەتی زۆر دڵم خۆش بوو. بەڵام ئەوەی دڵی منی تەنگ کرد و خەفەت باری کردم شەیدا بوو. بەداخەوە شەیدا شووی کرد و لەگەڵ کوڕێک چوون بۆ هەندەران. ئەوە بوو بە 40 ساڵ تا ئێستا هەواڵێک چییە نازانم لەبارەی شەیداوە. خەڵک زوو بڕیان دەدات بابەکەم. لەبیر یاد چوو کە ڕۆژێکدا خەڵک تۆبە دەکاتن. لۆیە ئەگەر بێت و ئەو جارە گەنج ببمەوە دوو شتەیە قەت نایکەم. چین ئەوانە مامەی گیان؟ یەک هەرگیز بە قسەی خەڵک ناکەم لۆ خۆم دەژیم. دووەمیشیان هەرگیز هەموو ژیانی خۆم بە قوربانی منداڵەکانم ناکەم. بۆ؟ کوڕەکە من لە سەرەتای ژیانم لەسەر حیسابی ژیانی خۆم شەو ڕۆژکارم کرد لۆ ئەوەی بتوانم پارەیەک پەیداکەم خانوویەکیان بۆ دروستکەم. ئیتر سەرکەوتوم توانیم خانوویەکیان بۆ بکڕم. ئاگام لە خۆ نەبوو، ئاگام لە تەندروستی خۆم نەبوو. تاوکو منداڵەکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرچاوم و گەورە دەبوون. هەرچیان دەگوت دەگۆ فەرم، هەرچیان دەگوت دەگۆ باڵێ، تاوەکو توانین ژنیشیان بۆ بێنم، ماڵیان بۆ دانێم. ئێستاش کوڕەکەم لە 3 منداڵان ئەوەتە دەبینی لە خانەی بە ساڵات سوان کەوتومە. کەسیان ئامادە نینە. مانجێ جارێک بێن سەردانی بابیان بکەن بڵێ بابە چت پێویستە بۆت بکەین. کوڕەکەم زۆر پەشیمانم زۆر.